تەماشای دەوڵەتە بەناوی ئیسلامیەکان کە لە ناوەڕاستیە 60 ئەوەندە دەوڵەت هەرچی ڕێڕەوی ئاویە بەدەست ئەوانەوەی و بڕۆ لە جەبەل طارق و باب المەندەب و لە گەڕووی هورمز و لە قەناتی سوێس و هەموو ئەوانەی تر ئەنجا هەرچی خێروبێریشە لە ناو ئەو وڵاتانەیە ئەو 60 ئەوەندە وڵاتە لە کانزا و لە مەعادین و لە زەراعات و لە بەروبوومی کشتوکاڵی و بەروبوومی ئاژەڵ و ئەوانە هەر هەموویتیە هەمووی پڕ وایاننا ئەمە کوێیە ئەمە ئەو مەملەکەتەیە کە سەردەمانێک حکمی عالەمیە کرد هێز بوو باشە ئێستا تەماشای کە چۆنەی بینی 60 ئەوەندە پارچە بە چواردەوریا ئەمە ڕووسیایەوە چینەوە ئەمریکایەوە ئەوروپا هەر هەمووی هێزە هەمووی دەسەڵاتە هەمووی قووەتە ئەمانە هەمویان چی ئەکەن سیراعیانە لەسەر ئەو قەسعەیە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم 1400 ساڵ لەمەوە پێش باسی کردوون وەکو پیتزا ئێمە لەدەت کراوین هەر یەکە و قاشی خۆی و دوو قاشی خۆی و سێ قاشی خۆی بردو هەنێکیشیان شەریکن جاری وا هەیە لە قاشەوە دەوڵەت هەیە چین و رووسیا شەریکن تایە دەوڵەت هەیە ئەمریکا و ئەوروپا شەریکن تایە دەوڵەت هەیە ئەمریکا بەتەنیا خۆیەتی چەندین دەوڵەت 700 و ئەوەندە قاعیدەی هەیە لە شەرقی ئەوسەط و لە هەموو عالەمە باشە دەوڵەتیش هەیە سەیرەکەی هەر رووسیا بەتەنیا و دەوڵەت هەیە هەر چین بەتەنیا و بۆ شێوە دابەش کرا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم زۆر بە جوانی باسی کردووە وە خۆت بڕۆ ئەمڕۆ تەماشای خەریتەی عالەم بکە ڕێک ئەو بابەتێ ئەنجا وەرە تەماشای مسڵمانان بکە کە ئەوە حاڵیانە هەڵوێستیان چییە موقیفیان چییە بە تەمای چین هەر ئاوا بخوری هەر ئەوە حاڵە بێ لەناو ئەو دەوڵەتانەیە کە ئەوان هێزن قووەتن تۆ لە بینیانە ئاوا دابەش کریت و بخورێیت بە هەموو شێوەیە لەناو ببرێ هەرەوەیە بۆیان وەستاون لە ناویان برن باشە بۆیان وەستاون سیر نییە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەمووی باس کردووە نابینی لەو هەموو دەوڵەتەیە 60 ئەوەندە دەوڵەت 60 ئەوەندە ئاڵایانەیە سەرکردەیەک بڵێ ئەمەم قبوڵ نییە بۆم بێنێک سەرکردە لەناو هەر هەموویان بڵێ من ئەوەم قبوڵ نییە هەمووی قبوڵی کردووە بگرە سەرکردەکان چێژلێنەری ئەو دەوڵەتانن کە ئێستا باسمان کرد میلەت و وڵات و ئیسلام و مسڵمانانیان بۆ لێنێن و دەرخواردیانێن بە هەموو شێوەیە هەر هەمووی بەس باسی وڵاتی خۆمان ناکەم بەهی خۆمانەوە هەر هەمووی تەماشای سەرکردەکان کە جوڵا بینی بۆ ئیسلامتیانە نییە جوڵا بینی بۆ بوونەوە بەهێستیان نییە نایبینی ئەی لەسەر ئاستی تاک لەناو مسڵمانانە هێزە بینی جوڵا بینی نایبینی ئەگەر یەکێکیش تۆزێ غیرەتی بجوڵێ بۆ ئیسلامەکەی چوار قسەی حەق بکە یەکسەر ئەوانەی ئێسکەکانیان کڕانوەتەوە بە ئەمری گەورەکانیان تێبەرە بن بە هەزارەها بوهتان و جوێن و بە هەزارەها سوکایەتی و قسەکردن نایەڵن تۆزێک خەڵک بەهۆش خۆیان بێنێتەوە وشیاری بکاتەوە تێی بگەێنێ ئەم هاوکێشەیە چییە ئەم واقعە چییە ئێمەتیایاش لە کاتێکە هەمووشی بەرپرسە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کەسی لێ دەرنەکردووە كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته یەک ئینسانی لێ دەرنەکردووە لەم ئیسلامەیە کە خۆی بە مسڵمان بزانێ و بەرپرسیارەتی لە ئەستۆیانە بێ هەمووی لە ئەستۆیەتی تەنانەت کۆیلە فەرمێ کۆیلە لە ماڵی گەورەکەیە بەرپرسیارەتی لەسەر شانە کوا وەکو باوک بەرپرسیارەتی کوا وەکو دایک کوا وەکو مامۆستای مزگەوت کوا لە هەر موقعێکای کە کەسانێک لە بەردەستان کوا بەرپرسیارەتی کوا شتێک بکەی بۆ ئیسلامە نایبینی باشە جا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هۆکارەکەی باس ئەکا بۆ خەڵکەوای لێ هاتووە سەحابەکانە فەرموون لەبەرەوەی کەمینە فەرمێنە خێر ئێوە زۆرم بەڵام وەکو چیوان غوثاء السیل وەکو ئەو پیس و پۆخەڵی و کەف و شەخەڵەی ناو ڕووباروان کە کۆیە کاتەوە بەهۆی شەپۆلەکانیەوە وەلایەنە یعنی بێ کەڵک سەر ئاو کەوتوو هەیبەت و هەیکەل و گەورەی و بێسوود بێمەعنا هەموو قورئان ئەلێرەیە تەفسیرکە لە یەک مەجلیسا بۆی تەفسیرکە کەلیمەیەکی ناچێ بە مێشکە بشێ کاری پێ ناکە لە مەجلیسا پۆزی پێوە لێیە
هەر ئەوەندە ئاوای لێ هاتووە. جا فەرمێ زۆرن بەڵام ئەوە حاڵتانە دیکۆرن هێز نین هێزەکە ئێوە یاری پێەکە دەریاکە باشە بۆ ئەفەرمێ لەبەر دووشت تەنتەزیع مەهابەتکم من قلوب ئەعدائکم هیچ سام و هەیبەتێکتان نامێنێ لە دڵی دوژمنەکانتانە باشە هیچ سام و هەیبەتێکتان نامێنێ لە دڵی دوژمنەکانتانە بۆچی نامێنێ یەکە دوژمن تۆی کڕی بە پارە سام و هەیبەتت کوامێنێ لەلای کەس هەیە کۆی لەگەی سام و هەیبەتی هەبێ لەلای نیەتی یاڵا دەی بێنە بزانم یەکێ لەو سەرکردانە بێنە لە هەموو عالەمی بەناوی ئیسلامیە ئەو 60 دەوڵەتە بتوانێ بڵێ منم کۆیلایەتیە بۆ ئەو هێزانە قبوڵ ناکەم باوا بڵێ نایبینی بۆ معاشی لەوە جێشەکەی بەدەست ئەوە ئیستیخباراتەکەی بەدەستەوە هەموو وڵاتەکە بەدەستەوە چی بڵێ وی هەردانیشتووە زەلیلی و کۆیلایەتیەکە و ئەمەنە سام و هەیبەت و قیمەتی نییە لە لای گەورەکەی وەگەر هەیبێ بیەوێ بجوڵێتەوە بەبێ پرسی گەورەکەی لە ناویە باوەکو چۆن زۆری لە سەرکردەکانی لە ناو برد هەر لە عێراقەوە بیگرە هەتا لیبیا و ئەولاتریش خۆتان نایبین نەما ئەو کێشەکەیە هەر هەموو ئەو سیاسەتەی 200 ساڵە لە ناو ئەم جیهانەیە بەڕێوەچێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە دوو دێر تێیگەیانووی بۆی باس کردووی بەڵام کێشەکەمان ئەوەیە نیفاق خواردووینی ناتوانین لە ڕەسوڵ الله تێبگەین چکە بەڕاستی ئەوەی تێناگا لە دینەکەی نیفاقە نەیهێشتووە تێبگا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وا ئەفەرمێ دوو تایبەتمەندی ئەفەرمێ لە منافقا کۆ نابنەوە چی و چی حسن السمت والفقه في الدين تێگەشتن لە دین نایبینی لە منافقا ولكن المنافقين لا يفقهون ناتوان تێبگەن لە دینەکان ئاەتی پێڵێ حەدیثی پێڵێ پێی بڵێ ناتوانێت تێبگا گوێگرێ سەرە لە قێنێ لەوانەیە بشگری بەڵام عملی لێ نابینی پێی بۆ چونکە نەچوەتە دڵیەوە تێی نەگەشتووە جا فەرمێ یەکەم تایبەتمەندیان چییە سام و هەیبەتتان بەهۆی خۆ فرۆشتنتانەوە و دین فرۆشتنتانەوە نامێنێ لە دڵی دوژمنەکانتانە ئەنجا فەرمووی ويجعل في قلوبكم الوهن ناو دڵیشتان وەهنی تێەکەوێ فەرموویان وەهن چییە ئەی ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم فەرمووی حب الدنيا وكراهية الموت خۆشەویستی دنیاە خەڵک بۆ دنیا هەموو شتێ فرۆشێ و دایانێ هەرچی سەرکردە و میلەتانە هەمووی بۆ دنیا وایان کردووە بەخۆیان چیکەش کەڕاهیەت المەوت یعنی یا لە ترسە یا لە برسە لەبەرەوەی وەرگی و داوێنی تێرکە هەموو شتێکی بۆ زایاکە و لەبەر ئەوەی ئەو تێریەی لێ زەوت نەبێ و ژیانی مسۆگەر بێ هەموو زەلیلیەک قبوڵەکە ئەوە بۆیە حاڵمان وایە کەی نەجاتمانە بێ و ڕزگارمانە بێ لەوە کە وەکو سەحابەکان خۆشەویستی دنیا لە دڵمانە نابێ و لە مردنیش نەترسین چونکە هەم دنیاکەمان و هەم مردنەکەشمان بەدەست کێ بەدەست ئەڵڵایە سبحانه وتعالى ئەمە عاقبەتی خۆزەلیلکردنە بۆ دنیا زۆر دەق هاتووە لە قورئان و حەدیثە لەسەر ئەو بابەت ئەمەندە بەسە ئەگەر ئەڵڵاه جەل جەلالوه ئیرادەی خێری پێمان بێ و لێی تێبگەین و هەر یەکەمان و لە جێی خۆمانە هەوڵێک بۆ ئەم دینە بین ئەگەر بە فێرکردنی دوو کەلیمەی خێر بۆ مناڵی خۆمان یا مناڵی غەیری خۆشمان بوون